تۆ یەقینی هەبێ خوای پەروەردگار یەکەم پرسیار لە قیامەتە لێتەکان نوێژەکانتە نایکەی؟ ئەیکەی یا نایکەی؟ ئەیکەی. بۆ ئەوەی کە نوێژ ناکە دیارە و یەقینەی نییە. میلەتێکە واز لە نوێژ بێنێ وێڵە بێ و نەبێ ئاگای لە خۆی نامێنێ بەرچاوڕوونیشی نامێنێ. وای لێ تاغوتی لێ بێتەوە لێمر و لێمری ئەسڵی ئەر لێ بێتە تاغوت. ینی بەچی ئابزانین یەکێ یەقینی هەیە بە ڕۆژی قیامەت بەوەیە کە هەرچی خوای پەروەردگار بە باشی دانا و ئەمری پێکردووە ئەنجامیەدا و هەرچی خوای پەروەردگار قەدەغە و حرامی کردووە دوورەکەوێتەوە. ئیگنا ئەگەر بیبینی بەم ڕۆژگارە خەریکی هەموو حرامێ بێ و هیچ ئەمرێکی خوای پەروەردگار جێبەجێ نەکا ئەوە معنایەوەیە یەقینی بە ڕۆژی قیامەت نییە. تۆ ئێستا بزانی لە ڕۆژی قیامەتە یەقینەن خوای پەروەردگار ئەدوەستێنێ پرسیاری نوێژەکانتەی لێکە. ئەوەل ما يحاسب عليه العبد چی؟ الصلاة. تۆ یەقینی هەبێ خوای پەروەردگار یەکەم پرسیار لە قیامەتە لێتەکان نوێژەکانتە نایکەی؟ ئەیکەی یا نایکەی؟ ئەیکەی. بۆ ئەوەی کە نوێژ ناکە دیارە و یەقینەی نییە. آخر بۆیە لە ویاشایتر ئیمانەکەی نابێت، چونکە یەقینی نەبێ بە هەموو دین تۆ ئیماندار نیت. جا بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر نوێژەکەی چاک بێ هەموو کردارەکانی تریشی چاک، ئەگەر نوێژەکەی خراپ بێ کردارەکانی تریشی خراپە. إن صلح صلح سائر عمله وإن فسد فسد سائر عمله. يعني چی ئەم فەرموودێ؟ باشە بۆچی ئەگەر نوێژەکە و خراپ بێ کردارەکانی گەشە خراپ، ئەگەر چاکیش بێ کردارەکانی گەشە چاک؟ بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم وافر. لەبەرەوەی ئینسانێک گوێ نەدا بە پەیوەندی نێوان خۆی و خوا، ئەی گوێ ئەدا بە پەیوەندی کردارەکانی تری و نێوانەکانی تر کە هەیەی لەگەڵ خەڵکیە؟ وەفا نەکا بەو عەهدەی کە لە نێوان خۆی و خوا هەیەی کە نوێژکردنە. العهد الذي بيننا وبينهم الصلاة. وەفاکە بە عەهدی نێوان عەبدەکان، پەیوەندی نێوان خۆی و خوا باش نەکا، هی نێوان خۆی و ژنەکەی باشەکە، هی نێوان خۆی و مناڵەکانی باشەکە، هی نێوان خۆی و خەڵکی باشەکە. جا و کردارانەی تر کە ئەیکا هەمووی لە نێوان خۆی و خەڵکانیە. جا ئەگەر کردارەکەت کە لە نێوان خۆت و خوایە، کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چی؟ خوای پەروەردگار فەرموویەتی قەسەمت الصلاة بيني وبين عبدي نصفين. نوێژم کردۆ بە دوو بەشەوە لە بینی خۆم و عەبدەکەمە، نیوەی هی ئەوە نیوەی هی منە. دەی تۆ گوێ نەدەی بەو نیوەی خوا نەیدەی، و گوێژ نەی بەو نیوە گفتوگۆیی کە هەتا لەگەڵ خوای پەروەردگاران نەیکەی. تگوێ بە چی کای لە دنیایە؟ ئەوەت فاشیل بێ ئەوەت نەبێ، ئەوانی کە باشت بێ چ سودێکی؟ جا بۆیە لێرە فەرمێ ئەگەر باوەڕی بە قیامەت هەبێ خۆی بۆ ئامادەکە، ئەوەی حرامە دوورەکەوێتەوە لێ، ئەوەی حەڵاڵە و چاکە ئەوە ئەنجامەیە. بۆ نمونە ئەوەی خوا ئەمری پێکردووە نوێژە ئەیکە ئەگەر باوەڕی بە قیامەت هەبێ، نەک تەرکیکە بەعەکسەوە. جا بۆیە فەرمێ ئەمانە على هدى من ربهم أي على نور وبيان وبصيرة. ئەمانە لەسەر نورن، لەسەر ڕێنمونی خوای پەروەردگارن و بەرچاویشیان ڕوونە. على هدى من ربهم و معناکێت لەسەر نورن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ الصلاة نور، و نافەرمێ فەرمێ نوێژ نورە. نورە لە دنیا، نورە لە قیامەتیشە. لە دنیا نورە بۆت بۆی ئەتگێڕێتەوە لە خراپەکاری. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئەو گێڕێتەوە لە فەحشا و لە منکەر، لە خراپەکاری و لە دایان پیسی. لە قیامەتیشان نورە بۆت کاتێک کە ئەچی بەرەو حەوضی کەوتەر تۆ ئەناسرێیتەوە بە شوێنەواری دەستنوێژەکەتە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ئەگەر تاوانی گەورەشی هەبێت چووبیتە ناو جەهەنەمەوە هەموو شوێنێکە ئاگرەی خوا شوێنی سوژدەکەونە، لە ناو ئاگرەکەشان نورە بۆت. مەلایکە بەوەی ئاوناسیێتەوە دەرەیەکە بە شەفاعەت. پێغەمبەر صلی الله علیه و سلم وافرمێ لەسەر پردی سیراتیش بۆت نورە. جایسەوەی نوێژی نەبێت لە چ کوێراییەکە؟ هەم لە دنیاە، هەم لە قەبرە، هەم لە قیامەتە، لە هەموو ئەهوالەکانیە. جا بۆیە بەڕاستیە فەرمێمان لەسەر نورن، لەسەر ڕوونکردنەوە و ڕێنمونین و لەسەر بەرچاو ڕوونیشن. خوای پەروەردگار بەرچاوی ئەو کەسانە ڕوونەکاتەوە لە دنیاە کە نوێژ ئەنجامەدەن. هەر لە ڕووی عیلمیشەوە نوێژ خوێنەکان مێشکیان باشتری شەکا لەوانەی کە نوێژ ناخوێن، لە بەرەوەی ناوچاوانە خەنە عەرز خوێنە گەڕێتەوە بۆ مێشکیان، مێشکیان چالاکترە. ئەو عیلم واڵە.
بۆ ئێستا سوژدەکە بەن ئەوروپا وەکو وەرزش بەس نوێژەکە خۆی ناکەن سوژدەکە بەن وەکو وەرزش بۆی مێشکیان چالاک بێتەوە خانەکانی بوژێتەوە نەمرێ بەڵام نوێژەکە خۆی وەکو عیبادەت نایکەن جا بۆیە بەڕاستی نوێژ خوێن بە چاوی ڕوونە مێشکی چالاکترە لە ڕووی مادیەوە و لە ڕووی معنەویشەوە باشانە فەرمێ من الله تعالى ئەمانە لەسەر بەرچاوڕوونی و ڕێنمونی و لەسەر نورن لەلایەن کێوە لەلایەن خۆیانەوە زیادی خۆیانە نا من الله تعالى لەلایەن خۆی پەروەردگارەوە جای تر کەسێک خۆی پەروەردگار ڕێنمونیکە و سەرپەرشتیکە ضایع بێ تیاچێ وێڵە بێ ونە بێ نەوە میلەتێکە واز لە نوێژ بێنێ وێڵە بێ ونە بێ ئاگای لە خۆی نامێنێ بەرچاوڕوونیشی نامێنێ وای لێ تاغوتی لێ بێتەوە لێمر و لێمری ئەسڵی یان لێ بێتە تاغوت عکسێکات وای لێ کوفری لێ بێ بە ئیمان و ئیمانی لێ بێ بە کوفر تەوحیدی لێ بێتە شیرک و شیرکی لێ بێتە تەوحید بەرچاوڕووی نەما تاو جا بۆیە فەرمێ وأولئك هم المفلحون ئەوانە سەرفرازن لە دنیا و ئاخیرەتە سەرفرازیش وتمان چییە ئەوەی لێ ترسی تووشێ نەبێ ڕزگارێ بێ لێی کە جەهەنەمە ئەوەشی پێت خۆشە بەنسیب ببێ کە بەهەشت